باشا بەڕێزان و عەزیزان و خۆشەویستانی من دەست پێ بکەین بە لایڤەکە کەمان فایدەی نییە بەخوا وەزە هیچ خەتەرناکە. بەخێر بێن سەر چاو، بەخێر بێن بەڕێزان. حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکانەی عەزیزان و خۆشەویستانی من بەخێر بێن سەر چاوان، بەخێر بن. چەند دەقیقەیەک وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئینجا چێ ناو قسە باسەکان. بەخێر بن. زۆر باش. بەخێر بن. ئەمشەو کۆمەڵێک قسە و باسمانە بێ وەرحاڵ هیوادارم کە تا کۆتایی لەگەڵما بن بۆی کە بتوانم ئیسفادەیەک بە هەموو لایەکتان بگەێنم و کۆمەڵی حەقایق ڕوو بۆ خەڵکە و ئەو فۆزایی کە لە باشووری کوردستانە هەیە لەسەر ئەوانە کۆمەڵی قسە و باسم ببێت. بەخێر بێن سەر چاوانی من، بەخێر بێن یاخۆ سەر چاواتن عەزیزان خۆشەویستانی من، بەخێر بێن. باش بابەتەکانمان لەسەر کۆمەڵێ قسە و باس کە کۆمەڵێ پێیجی هەلپەرست و بێدایک و باوک ئەیکەن لەسەر پاڤڵی جەلات تاڵەبانی کە ئەو دەڤەرەی بە تەواوەتی وێران کردووە، پاشان لەسەر کۆمەڵێک پەیج و میدیا کە کارەکەن بۆ ئەمانە، لەسەر ئەم هەموو درۆیی کە ڕۆژانە ئەکرێ، لەسەر مەسەلەی جیندەر و نازانم ئاوشتانی کە باس ئەکرێت و فڵان و فیسارەکان وەرحاڵ ئیتر پیاچینە خوارەوە بزانین ئەم شەوە توانین چیتان پێشکەشکەین. بەخێر بێن خۆشەویستانی من، سەر چاوت. تاوە ناوەڵا یاری نییە، یاری ئەو کاتانی دووجار لایڤم کرد لە کاتی ئەم سەدەمی یاریانەیە هەمووی سەعات حەودەم کرد بۆی کە دەست پێ نەکات. سپێنش هۆڵەندا و ئەو شوێنەیە ناوی چییە؟ ئەرجەنتینە پێم وایە، جایتر نازانم کامیان شدە بۆ ماڵەوە، یا هۆڵەنداکەی ئێمە یەتەوە بە دەشتایەکانی NL یان ئەرجەنتین ئەڕاتەوە بۆەوێ، ئەوەی نازانم بەڕاستی. تۆزێک هۆڵەندیەکان ئەترسن لە ئەرجەنتین بینی خۆمان بێ، بەڵام لای کەس قسە مەکەن باشە عەزیزان، تۆزێ ئەترسن ئاگام لیانە. ئەرە وەڵا ئەڵێن خەتەرە ئەرجەنتین شتێکی ئاواڵێن. باشە عەزیزان، من لێرەوە وردە وردە ئەچمە ناو قسە و باسەکان و هیوادارم کە بتوانم وەڵام بە کۆمەڵێک پرس و بە کۆمەڵێک قسە و باس کە ڕۆژانە کراوە و من لای خۆم کۆم کردوتەوە لەسەر ئەوانە قسە و باسەکانی خۆم بکەم. سەرەتا لە کۆبوونەوەکەی دووکانەوە دەست پێ یەکەم، ئەوەی کە تاقمەکەی دەباشان ناوێن نابوو، کۆبوونەوەی لووتکەی حیزبەکان و نازانم ئالەم بابەتانە لەسەر ئەم مەهزە لە بازاڕێ لێرەوە وردە وردە ئەڕۆمە ناو قسە باسەکانەوە. سەرەتایش بە یەک پرسیار دەست پێ یەکەم، زەحمەت نەبێ با پاڤڵ و هاو ئاخوڕەکانی پێمان بڵێن ئەو کۆبوونەوەی کە لە دووکان کرا چی بەرهەمهێنا؟ زەحمەت نەبێت کوا نەتیجەی کۆبوونەوەکەی دووکان ئادی پێمان بڵێن. یعنی پاڤڵ بە هەموو ئەقلیەوە بە تەمای کۆمەڵ و یەکگرتو و کاکە حەمەیە کەشتی بۆ بکەن. ئەو کۆبوونەوانە بە درێژایی 32 ساڵە باوی هەیە، ئێمە دەست و پەنجەمان لەگەڵا نەرم کردووە. ئەوە تەنها بۆ دیژلەمە خواردن، بۆ میوانەکان و ڕیدبۆڵ خواردنەوەیش بۆ پاڤڵ. پاشان لە شوێنێکا بەرچاوم کە ئەڵێ حکوومەتی کار بەڕێکرد. عەزیزان و خۆشەویستانی من، یەکێتی خۆی دەنگیاوە بەم حکوومەتە، خۆی تەمەنی ئەم حکوومەتی درێژ کردوێتەوە، کەچی ئێستا خۆشی واڵێت. باشە جا ئێوە وەرن لەم یاریە تێبگەن کە ئەمانە چیانەوێ؟ ئاخر ئێوە 32 ساڵە کەی حکوومەتانە بووە کۆمەڵێ دز و جەردە لە باشووری کوردستانە؟ یا ئەڵێ ئێمە لەگەڵ لایەنە سیاسیە هاو هەڵوێستەکانی تری هەرێم دژی حکوومەت دەوەستینەوە؟ کام لایەن زەحمەت نەبێ؟
كام حكومة خوسر لبرتان موچەخۆری ئەوانن ئێوە ها هەموو ئەو حیزبانی کە ئێوە باسیەکەن هەر هەمووی وردە نانخۆری پارتی و بنەماڵەی بارزانین دەیفەرم و پاڤڵی جەلال تاڵەبانی و ئەو ئاخوڕەکان ئەمە عەرز و ئەوە گەزدانەوە چیەکەن بزانە یەکگرتو و کۆمەڵ و ئەوانش لەگەڵ تاێن پاڤڵ پاشان کاملایانی سیاسی کاکە حەمەی گوڵەخانە بەڵێنی کادحین ئەوەی حیزبی زەحمەت کێشان کاک سەلاحەدین بەهادین و مامۆستا عەلی باپیر دوای تۆ کەوندامە و بۆچی کۆمەڵی ئیسلامی و ئەوانە بیریان چۆتەوە کە تۆ بووی پاڤڵی جەلال تاڵەبانی کە عەبدوڵای قەسرێت لە بازگەی تاسوژە تیرۆر کرد بە ئاشکرا بە ڤیدۆ ئەوە کاتی خۆی لە پاتاکە من بڵاوم کردەوە کە چۆن تیرۆری یەکەی پاڤڵ تۆ لەو ڕۆژای تۆ کوردستان تەنها و تەنها سەرقاڵی تیرۆرکردنی خەڵکیت یاشە لە قسەیەکی ترا گوێم لێ بوو ئەڵێ چی پاڤڵ عەزیزان ئەڵێ کەسێکی دەرکراو لە خاکی یەکێتی ئەمە قەسی عەبدوڵای شێخوا موبارەکە ئەمە ئەم کوڕا پێی وایە لە دێگەڵە بەملاوە ئەم خاکە خاکی یەکێتیە یا خاکی خۆی و باوکێتی یا خاکی هێرۆ و شانازی پورێتی بابە ئێوە وەکو مڵە دەم تاژە دەخوێنێ و عالەمە خاکی کەی هینی ئێوە چێن تا ئەو خاکە خاکی ئێوە بێت ئەمەشی لەسەر عەبدوڵای شێخوا موبارەکە تەنها لەبەر ئەوەی کە چووەتە ناو پارتی بەڵام من لێرەوە پاڤڵ سوێنێم تو شەرەفی پاڤڵ ئەگەر هەتە نازانم هەتە یانیتە بەڵام ئەگەر شەرەفی هەیە تو شەرەفی پێم بڵێ ئەگەر عەبدوڵای شێخوا موبارەک بەهاتایەتە لای تۆ فەوجی بۆ ناکردەوە بە ویژدانی فەوجی بۆ ناکردەوە دەیان وێنەت بەجلی سەربازیەوە لەگەڵ عەبدوڵای شێخوا موبارەک ناگرت و وەکو چۆن لەگەڵ ئاکام و لەگەڵ نازانم وەها بوو ئەوە ناکردێ لەگەڵ ئەویشە نەتەکرد من دڵنیام کە ئەو کرد دڵنیام کە عەبدوڵای شێخوا موبارەک بەهاتەیە بۆ لای ئێوە خۆت پێشوازی لێ کرد خۆت فەوجی بۆ کردەوە خۆت ئەو بدە دەباشان وە خۆش چەپکە گوڵی بۆ ئەبر وەدا ئەنیشتی بە یەکەوە ڕسمتانەکە بڵاو دەکردەوە ئەتانۆ عەبدوڵای شێخوا موبارەک هاتۆ بۆ لای ئێمە ڕاستیە بەڵام چونکە لای ئێوە نییە ئیتر تۆ لە خاکی یەکێتی بابە تۆ چی تا باسی خاکی کوردستان کەی کاکی من تۆ چی بەڕاستی پاشان سیرەکە لەوەیە کە ئەمانە یەن باسی مەسالەی ڕیفۆرمەکەن کەکە سەردەمی ڕیفۆرم و ڕیفۆرمکاری بەسەر چوو هەزار جار من بتووە باوکە کە جەلال تاڵەبانیە کاتی خۆی باسی ڕیفۆرمیە کرد باشە ئەوە تا ئەو ئێشکێشی نەماوە ڕیفۆرمیش هەر نەکرا چونکە بۆ تۆ جارێ وەرن لە حیزبەکەی خۆتا ڕیفۆرمکە تۆ خۆت کودەتا چیت تۆ خۆت ترۆریستیت تۆ خۆت مافیای کە خاڵ بەخاڵ ئەوشە هەمی باسەکەم باشە ئایا لە ناو حیزبەکەی خۆتا ئازادی هەیە ئایا مافی ئەندام و کادر و خەڵکیش هەیە ئایا ئازادی و مافی کام سەرکردایەتی و مەکتەب سیاسی هەیە ئایا پیاویان تایە بوێرێ بڵێ لەل پاڤڵ ئەوە تا تۆ ئاکام مرادکانی کوردەیی هاوڕێکانی هاوکاتجاف و تیرۆر کردەوە بە ئاشکرا لەگەڵ وەها باقیە باشە ئەوە تا ئێستا وەزیری پێشمەرگە و بریکار شۆرژ ئیسماعیل و چەتۆ ساڵح کە پیاوێکی وەکو چەتۆ حەو برای شەهید بووە لە ناوێکێتیە باوکی شەهید بووە باشە بەڵام تۆ ئەوە تا شەڕی پێفرۆشی باشە لەبەرەوەی نابێ بەگوێ لە مستت باشە تۆ لەبەر ئەوە شەڕ بە چەتەوە فرۆشی چونکە ئەدەوێت سەرکەوتی کوبە بخەیتە شوێنەکەی ئەوە ئەویش فت کرا سەرکەوتی کوبەیشی باشە بە فەرمانی وەزیری ناخۆکەی خۆتان ئەویش کۆتایی پێهات وە مۆرەکەی سووتا بەسەر چوو باشە کەچی ئێستاش ئەوەندە بێ چاوەڕوون پەیچەکانتان یەن هەڕەشان لێکەن لە چەتۆ لە شۆڕژ ئیسماعیل یعنی ئەمانە هەتا کۆینەتان بن هەتا پیاوی خۆتان بن هەرچی یەکەن ئاساییە هەر لەگەڵ لە قسەی ئێوە دەرچوون ئیتر ئەمانە خراپن ئۆتۆماتیکی ئەبنە دەست ئەبنە خاوەن مەلەف ئەبنە نازانم شی ئادەم بابەتان باشە ئەمەیە ئەخلاقی ئێوە بۆیە من چەند جار ئەڵێم خۆم وتمە ئەگەر یەکێتی بوومایە بەیانی ئەبوون بە پارتی بەڕاستی ئەبوون بە پارتی یعنی ئینسان پیاوی ئاخاکە بێ باشتر لە پیاوی نۆکەرەکانی وەکو پاڤڵ و قوبات کە خۆیان نۆکەری پارتی و بنەماڵەی بازاری باشە 124 ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی هەیە هەر هەمووی لە ماڵەوەیە مەکتەبی سیاسی لەبەر یەک هەڵوەشانۆتەوە دعباکەیە ناوی بەرژەوەندی یەکێتیە کە مەلا بەختیار و کۆسەتیش ئەندامن تایە وە کۆسەتی فت بووە کوڕەکانی فت بووە مەلا بەختیاریش کچەکەی پاڤڵی بەجێهێشتووە
پاڤڵ خۆشی بە شانازیە ئەی و موچەکەیانم بڕیوە. باشە عەزیزانی من، سەردەمانەیە کە حیزب هەبوو تا ئەبوویتە ئەندامی حیزبی ڕۆحی دەرەچوو. ئێستا زۆر ئاساییە. پاڤڵ سەرۆکی کۆمپانیایەکە بە ناوی یەکێتی. باشە خەڵک لەسەر شەقامەوە هێنێ ئەڵێ تۆ ئەندامی سەرکردایەتیت، تۆ مەکتەبی سیاسیت. نەکەر خۆی ڕەفعەت عەبدوڵڵا هاتووە ئەڵێ فلانە کەسەکەی بە مەکتەبی سیاسی. بۆ دوو بەیانیا کە تااقەتی نەما پاڤڵ ئەڵێ تۆ مەکتەبی سیاسینی بڕۆ دەرەوە. باشە عەزیزان، ڕۆژگارێکی زۆر سەخیف کەوتوین بەڕاستی، پێتان ناخۆش نەبێت. تۆ سەیری ڕۆژگاری مەحموود سەنگاویەکان چی بەسەر هاتووە؟ چۆن قەترە قەترە حەیان نەماوە لە پێناوی پارەیە؟ باوەڕتانە بێ عەزیزان، لەم ڕۆژانەیە کە ئەو مەحموود سەنگاویە چۆ بۆ لای وەهاب مەجید، بڕواتانە بێ یەک دنیا خەفتم خواردووە. تو خوا مەحموود سەنگاوی لەگەڕ احترام مابوت، تو خوا تۆ شەرم ناکەی ئەچی بۆ لای وەهاب هەڵە بجێ و بۆی ئەچەمەیتەوە و تۆقەی لەگەڵاکەی. تو خوا تۆ سەردەمانە بە شاخەوە بووی، وەهاب چێ بوو کاکی شیرین؟ وەهاب باقی چیە تۆ ئەڕێ بۆ لای مەحموود سەنگاوی؟ بۆچی لە پێناوی پارە و لە پێناوی پۆستێکی قۆڕە ئێوە هەموو تەنازلی ئەکەن، ئاوا سەری خۆتان شۆڕەکەن و ئاوا خۆتان سووکەکەن؟ باشە تۆ سێری ئەو کۆنانە کە چۆن حیا و حرمەتیان بە خۆیانەوە نێشتووە. عەزیزانی ئارام ئەحمەد، باشە یاتی بەخێر کە قاری حاجی عەلی چونکە پیاوێکی پاک و جوان بوو، عەزیزانی من مەسئولی دەستگای زانیاری بوو. قاری حاجی عەلی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی بوو کە بە پێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی کارژێر وەک ئەوەیە، یعنی دەسەڵاتی جێگری سکرتێری هەیە، واتە جێگری جەلات تاڵەبانی. کەچی قاری حاجی عەلی ڕەحمەتی لەو پەڕی دەسەڵاتە وازی هێنا و چووە ماڵەوە، چونکە نەیویست خۆی و مێژوەکەی چەپەڵ و پیست بکرێت. ئەوەیە شەرافەتمەندی بەڕاستی. باشە دوای ئەمانە نەکەو لە پێناوی پارە و پۆست و ئافرەت و فڵان و فیسار و ئادەم بابەتانە چووە ماڵەوە بۆ خۆی دانیشت. عوسمانی حاجی مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی بوو، واتە گەنجترین ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بووە کە وەکو ئێستا نییە بە فشەدانرابێ، لە ئەندامێتی کۆمەڵە یەکێتی و وردە ئینجا بووە بە مەکتەبی سیاسی، واتە بە حەقی خۆی. و پاشان ئەم پیاوە عوسمانی حاجی مەحموود وەزیر بووە. ئەوانەی کە ئێستا لە گەرمیان عەدنانی دادەمینا و ئەوانە خەریکی دزی و گەندەڵی و جەردەی و ئەمانەن سەللەبەریان پێشمەرگە بوون لای عوسمانی حاجی مەحموود. عوسمانیش وە قاری حاجی عەلی کە هیوادارم ئەم تەمەنی درێژ بێ، خۆ ئەیتوانی $1 ملیۆن بۆ خۆی بزیێ، دەیتوانی ببێتە فیرعەون، پیاوێکی ئازا بوو، مێژوویەکی هەبوو، گەنج بوو، ئەیتوانی هەموو شتێ بکە. بەڵام ئەویش لە لوتکەی دەسەڵاتە یەکێتی بەجێ هێشت و ڕۆژ دانیشت. باشە دەست لە هەموو ئەمانە ئەکێشێتەوە، ئەڕوا لە ماڵەوە دانیشێ. خۆ ئەمە لەبەر ئەوە نییە کە یەکێتی بۆ نمونە سیستەم بوو بێت و پاک بوو بێت و شەریف بوو بێ، یان نازانم حکوومەتەکەیان پاک بوو بێ، لەبەرەوەی کە خۆیان شەریف بوون. ئەمانە خۆیان پاک بوون. کاتێک کە ئینسانەکە خۆی پاک و شەریفە پێ، ئەڕوا شەرافەتمەندانە بۆ خۆی دانیشێ. بە نمونەی قاری حاجی عەلی و عوسمانی حاجی مەحموود ئەوانە، بە نمونەی مام ڕۆستەم بۆ نمونە. پاشان ئەم پیاوانە هەڵەسن ئەچنە لای گۆڕان بۆ ئەوەی گۆڕانکاریەک بکەن لە باشووری کوردستانە. کاتێک ئەزانن ئەوانیش ئەویش هیچ نییە، کاتێک ئەزانن گۆڕانی زەلکاوە، کاتێک ئەزانن ئەمە لەگەڵ دەسەڵاتە فەرقی نییە، هەم قاری حاجی عەلی و هەم عوسمانی حاجی مەحموود بە بێدەنگی و شەریفانە ئەچنەوە ماڵەوە بۆ خۆیان دانیشن. باشە ئەمانە کۆمەڵێن نمونەی بەرجەستن کە ئەم ئینسانە جوانانە بۆ خۆیان مێژووی خۆیان پاک ڕاگرتووە بەڕاستی. بەڵام سێری مەحموود سەنگاوی کە ئەچێ لای وەهاب مەجید دانیشێ تەوقەی لەگەڵاکە، باوەڕکە من تەریقە بمەوە بەڕاستی. من شەرمەزارە بم کە وەختێ ئەمان نابینم کاکە، معقول نییە لە حەقیقەتە. من تێناکەم بۆچی ئێوە دەیان 15 ساڵ 20 ساڵە نەڕۆشتون وەکو قاری حاجی عەلی، وەکو عوسمانی حاجی مەحموود، وەکو مام ڕۆستەم کاکە کە فەرماندەیە بووە ئەو پەڕی توانایی هەبووە. عوسمانی حاجی مەحموود لە ئەنفالەکانیشە هەروە ماوەتەوە، باوکی شەهید کراوە، باش نییە نەگەڕاتەوە بۆ پرسەکەی مەیدانی چۆڵ نەکردووە. ئەی زەحمەت نەبێ، ئێوە بۆ ناتوان نوابن زەحمەت نەبێ.
ها بۆچی ناتوانن بۆ خۆتان لە ماڵەوە دابنیش و واز لە سیاست بێنن ها محمود سەنگاوی تۆ حەجێکە یا نازانم چی کردی ئیتر بۆچی بۆ خۆ دەنانیشی بۆچی بۆ لای وەهاب ئەچەمێتەوە تۆ عیب ناکەی کاک محمود کاکی گیان تخوا تۆ شەرم ناکەی کاکە بۆچی بۆ خۆ شەرافەتمەندان دانانیشی چاوەڕاستەکەی ها تۆ ئەگەر عاقڵ بوویتایە ئەگەر بەتەنگ مێژی خۆتا بوویتایە دانیشە بڕۆ بەلا ژیانی خۆتەوە یەکێتی تەواو بووە قاری حاجی عەلیەکان و عوسمانەکان بەقی هەموو دنیا بۆ یەکێتی و کۆمەڵە ماندوو بوون و دوایی چوو شەریفانە بۆ خۆیان دانیشتن چوو بەلا ژیانی خۆیانەوە کاکە تەواو زانیان کە پڕە لە دزی و گەندەڵی و بۆیان چاک ناکرێ بێ بڕۆیتەوە بەجێی بێڵی ئەوە ڕاستیەکەیەتی بۆیە یەکێتی و پارتی بە هیچ منطقەی ڕیفۆرم هەڵ ناگرن من دایان جاوتومە یەکێتی و پارتی و بسووتە جگەرەوان چۆن سووتوە جگەرە نابێتەوە بەجگەرە ناچێتەوە پاکەتەکەی خۆی یەکێتی و پارتیش ناتوانن ڕیفۆرم بکەن خۆشەویستان چونکە کرۆکی یەکێتی و پارتی هەروایە یەکێتی پارتی هەروە بووە من دەزانم ئینسانی شێوی یەکێتی و پارتی هەبووە لە شاخە من ئەوە ئەبینم بەڕاستی ڕەنگە بۆ نمونە ڕۆژێ لە ڕۆژان مەلا بەختیار لە شاخەوت بێتی ئەگەر ئێمە دەساکینە دەست ئازادی ئاوا فراهەمەکەین زیندانەکان ناهێڵن زیندانی سیاسی ئەبێ هەموو خەڵک نان و ئاو و ژیان و ئەوانەی هەبێ بەڵام دوای ئاوا دەرچوو ئێمە لا بەختیار تۆ بە وازنیانی کاک بۆچی ناچی بۆ خۆت دابنیشیت حاکم قایر بۆچی بۆ خۆت دانانیشی عەزیزەکەی من خەریکی چیت ئەدەوێت چی بکەی بۆ نمونە بۆ خۆت دابنیشە و تیکێنانە هەیە بۆ خۆ بیخۆ محمود سەنگاویەکان فڵان فڵان فڵانەکان بچن بەلا ژیانی خۆتە لە بەڕاستی یەکێتی تەواو بووە یەکێتی کۆمپانیەکە بەدەست پاڤڵی جەناب تاڵەبانی و بە ئارەزی خۆی بەیانی بێ منەکە بە ئەندامی مەکتەبی سیاسی لە خۆیەوە ئارا محمود ئەندامی مەکتەبی سیاسی بۆ خۆت چونکە بۆ لەبەرەوەی پۆسی ئەندامی مەکتەبی سیاسی ئێستا ئەوەندە سووک بووە ئینسان پێی عیبە بێ بە ئەندامی مەکتەبی سیاسی چی کاکە یەکێتی کۆمە مەکتەبی سیاسی و سەرگەردایەتی هەیە قسەی قۆڕ باشە یەکێتی و پارتی دوو حیزبی شەریف نەبوون تا بڵێن خلیسکاون و گەندەڵ بوون تەواو بۆ مێژوو کۆتایی پێێتەوە بەڕاستی پاشان پاڤڵ گیان باپیرەی تۆ کە برای مەحمەدە باوکی کە جەلال تاڵەبانیە بەداخی بنەماڵەی بازانیەوە دنیای فانیان بەجێش و سەریان نایەنەوە باوکی بە فیشەک 40 دانە ساڵی ڕەبەق شەڕی بنەماڵەی بازانی کرد دوایی هەسا ڕێکەوتنامەی ستراتیژی لەگەڵ مەسعود بازانیە واژۆ کرد بەبێ ئەوەی سەکرەتی حیزبەکەشی ئاگای لێ بێ پاشان چووە سەر گۆڕەکەی مەلام سەفا سنگی خستە سەر گۆچانەکەی سەری دانەوەند داوای لێبوردنی لە مەلام سەفا کرد خۆی وتی یەکەم هەڵەی سیاسیم ئەوە بووە کە کاتی خۆی وازم لە پارتی هێنا هەتا قسەیشی ژێڕایەوە خۆشەویستان چەندجار لەم لایڤە باسم کردووە جەلال تاڵەبانی سەر گۆڕەکەی مەلام سەفا وتی لە ساڵی 58 ئەوانەیە نوێنەری یەکێتی قوتابیان بم چوون بۆ مۆسکۆ وتی کە ڕۆیشم بۆ ئەوێ پرسییم شۆقەکەی بارزانی لەکوێیە وتیان لە فڵان شوێنە وتی کە ڕۆژم لە دەرگای شۆقەکەمە مەلام سەفا خۆی بۆی کردمەوە کە بۆی کردمەوە لە خۆشیە بورامە سەر خۆچوو مەلام سەفا بەدەستی پیرۆزی ئاوا ئاوی لە پژانم و بە ئاگە هاتمەوە ئەمە لە دوای 40 ساڵ شەڕ لە دوایە ئاوای وت لەسەر گۆڕەکەی مەلام سەفا وتی برنجە سوورەکەی حەمایر خانم خواردووە کە برنجی سووری بۆ لێناوە ئەوی خۆشترین خواردبووە لە ژیانما کە من برنجی سووری حەمایر خاتونم خواردووە باشە پشەوەکەم عزیزانی من زەلام نییە لە کووردا بەقەدەر جەلال تاڵەبانی مەلای بوو بێت و زەلامیش نییە بەقەدەر نەوشوام سەفا جەلالی بوو بێت ئیتر تۆ چی پاڤڵجیان تۆ سەرکی سیری قەنچکی پیاسی تۆ چیت پاشان تۆ چیتە بەغا لە بەغا چی کرد چی کرد لە بەغا باوەشت بە دەیان کەسا کرد دەیان پێڵاو جوت کرد هیچیش بەدەست نهێنا بەرامبەر بە پارتی بنەماڵی بازانی مەسوول هەلجواب نایەتەوە ئێوە یەن قسە بە خەڵگەڵن کە ئەڵێن بۆچی دژایەتی پارتی ناکایە بۆ مەرحەبایی پارتیەکە خۆش چی دوت پاڤڵ تاڵەبانی تۆسی کاکە منطقی بیرکەنەوە خەڵکە کاکە پاڤڵ خۆی ئەڵێ کاک مەسعود هێڵی سوورە و من ڕێگە نادەم کەس ڕەخنەی لێ بگرێت ئەمە قسەی پاڤڵ جەلال تاڵەبانی لە ڕووداوە کردی کاکەچێ باشە خۆی لە ڕووداوەتی ئەندامی سەرکردایەتیم سزا داوە لەبەر ئەوەی ڕەخنەی لە کاک مەسعود گرتووە جا ئەبێ ئەو ئەندام سەرکردایەتە چەنە پوش بێت کە پاڤڵ سزای بدا بەڕاستی خۆی وتی دەیان تەلەفۆنم بۆ کاک مەسعود بازانی کردووە خۆی وتی 16 جار چووەتە خزمەتی کاک مەسعود و فازل میرانی وتی کە پاڤڵ وتوێتی ئامادەم ببمە پێشمەرگەی کاک مەسعود بەس قبوڵم بکە یان کاک مەسعود مامی گەورە کەچی مەسینە هەڵگرەکانی قسەی زلزلەکە کاکە بێشەرمی سنووری هەیە بەڕاستی بێشەرمی سنووری هەیە ئێوە تەواو بێشەرم بوون هەچی قۆنەرە هەیە ماچێکن هەچی دەسە ڕایە مووسن کەچی ئێشتا خەڵتان پێپیاوی پارتی پێیانەوە پێوەیە عەزیزان ڕەنگە کەس نەزانێ ئەوە تا 3 دانە ڕۆژە
پاڤڵی جەلالی حسامەدین سەفەری کردووە بۆ دەرەوەی وڵات لەگەڵ هاوڕێی دارۆی شێخ نووری شەریکە دەست بە بنەماڵە دەست فاسد پێڵاوجود کرد بۆ ڕابواردن و بۆ سێکس و بۆ ئالەم بابەتانە کەچی هەموو ڕۆژێ وێنەیەک بڵاوە کاتەوە کە گوایە لە سلێمانی و پێشوازی لە خەڵک کردووە و ئەمەش لە تەسی چی لە تەسی ئینقلاب باش نییە کە ئینقلابی بەسەر نەکرێت بۆیە سێ ڕۆژە ڕۆژتووە هەشت بڵاوە کاتەوە یعنی هەر لە سلێمانی ژنی عەزیزانی بن کاکە کورت و کرمانجی باون پێتان بڵێن پارتی سەردەمانی حسابی بۆ برای مەحمە و بۆ جەلال تاڵەبانی و بۆ فڵان و فیسارەکان نەکرد بێت و لە دواییە هەمووتان بە کاکنۆشیان شۆ بچنەوە بۆ دیوەخانەکەی مەسعود بازانی بەخوا مەسعود و مەسعود ئێستا حساب بۆ تۆ ناکا پافڕچیان وەڵڵی مەسعود حساب یەک پوشی بۆ ناکا بەبەر بزانی جوابیشی نایەتەوە پارتی ژواتە مەسعود باشە تۆ سەیری کە تووشی چه هیستریایەک بوویت کۆمەڵە پێی داناوە فشەکانی ور دەکەنەوە بە ئارزوی خۆیان خەڵکی پێ ڕابێرێ خەڵکی گاڵتە پێکە کاشی خۆم سیاست ئاوا ناکرێت باشە لە کۆبوونەوەی دوکانەوە هەتا هەڵدانی خێمە لە بەغا هەتا دەستماشکردن دەیان پەخشانەوەی قسەی زل بەڵام هەتا ئێستا مەسعود بە یەک گوشە وەڵامی توێ نێوەتەوە ئیشەکانی خۆی دەکات سەرکەوتی کوبە و دانابوو بیکەی بە بریکاری وەزیری ناوخۆ لە شوێنەکەی چەتۆ بەڵام ئەوتا بۆی فنیتۆ کردیت تەختی کرد تەواو باشە چونکە بۆ ئەو ئەزانەیە کە هەموو جوڵەکانی تۆ فشێ و هیچی لێ سەوز نابێت تۆ زۆر باسی خاز و نەوتەکەی تو غازەکە والیەکەم و نەوتەکە والیەکەمەوە ستانداردێکی جیهان تو ناتوانێت دەستکاریەکی بە هیچ جۆری بەڕاستی ئەوە جیهان بڕیارە سەر مەسائلەی غاز و نەوت و ئەمانەدا نەک تۆ هەتا تۆ سەرۆکێکی تیژ نیت تۆ بە زۆر سەپایی بەڕاستی پارتی وەکو ڕوبع سەرۆکێکی سێری ناکا پاپڵچە پاشان عەزیزان و خۆشەویستانی من هاتووە پاڵم وەڵا لە ماڵی مام زیندومان کردەوە مادەی 140 و ئالەم بابەتانە دەتوخوا وەرە ئینجارە شێخ نەهرۆ بمێنێت وەرە سەری خۆمەیە ئابۆ جامەیە باسی مادەی 140 بووەکە داماو ئەو مادەی 140وانە کۆتایی پێ هاتووە فشەفش بەسەر خەڵکا مەکەن خەڵک ئیتر بە ئێوە گەمژە نابێ بەیانەی لە کەرکووکە ڕیفراندۆم بکرێت زۆرینەی خەڵکی کەرکووک بە کوردەکانیشەوە دەن ئەدەن بۆمانەوە لەگەڵ عێراقا لەگەڵ بەغایە خەڵکی کەرکووک ئیتر ئەوەی گیر نییە دەنگبات بێتەوە سەر هەرێمی کوردستان بێتەوە ژێر دەسەڵاتی ئێوە و بنەماڵی بازانی خەڵکی کەرکووک کاریوە ناکە بەڕاستی کوردایەتی درۆینەکەی ئێوە ناتوانن ئەو خەڵکە بخەڵەتێن بەڕاستی باشە چونکە خەڵکی کەرکووک لەو کاتەوەی کە ئێوەی تیان نەماوە ژیانیان هەیە بەڕاستی لەو کاتەوە کارەبایان هەیە نەوتیان هەیە ئاویان هەیە بەنزین و گازیان هەیە ژیانێکی شرافەتمەندانیان هەیە کەس نایان ڕفێنێ تەعدیان لێ ناکا ئارامیان هەیە هەرچی باندی چەتە و دز و تاڵانچەکانی ئێوەی یەکێتی و پارتی لەوێ نەماون نەجاتیان برد دەستی ئێوە بەڕاستی جارێکی تر خەڵکی کەرکووک دەنگ بە ئێوە نادا مادەی 140 هەڵگرەوە بۆ خۆت بە قوربانە بن باشە چونکە ئێوە تەعدا نەما لە ئابڕووی خەڵکی کەرکووکی نەکەن بە عەرەب و کورد و تورکمان و ئالەم بابەتانەوە ئێوە پێکەوە ژیانی نەتەوەکانتان لە کەرکووک خستووە خەتەرەوە بەڕاستی هەرچی مەسیحی هەیە ڕای کرد شەوانە باندە سەرسەریەکانی یەکێتی ئایندا بەسەر ماڵانە پارە ئاڵتون هەموو شتێکیان ئەدزی کچوژین خەڵکتان ئەرفان و تەعدای سێکسیتان لێکردن باشە ئابڕووی خەڵکتان ئەتکان خەڵکی کەرکووک ئیتی ئێوەی ناوێ بە هیچ جۆرە بەڕاستی ئێوەی ناوێت ئەمە ڕاستیە هەموو کەسێ ئەبێ ئەوە بزانێت خەڵکی کەرکووک کە گوێیان لەم قسانەی ئارام ئەحمەدەوە بێ ئەزانن کە من ڕاستەکەم بەڕاستی مادەی 140 هیچ قیمەتێکی نەماوە پاڤڵ گیان تازە خەڵکی کەرکووک ئێوەی ناوێت بەچۆ بەلە ژیانی خۆی بەڕاستی ئێوەی بۆچیە بەیانی هەڵبژاردن بکرێ سلێمانی دەنگەیە کە لەگەڵ حکومەتی عێراقیا بێت نەک لەگەڵ ئێوەیە بێ پاڤڵی جەلال تاڵەبانی باشە پاشان عەزیزانی من بە بەرنامە ئەم یەکێتی و پارتیە کار بۆ ئەوواکەن کە بچووکترین سنوور هێندەی تاڵەموویەک لە بینی ڕاستی و درۆیە نەمێنێ و بەڕاستی بە عەمەلیش نەماوە و بە ئاشکرا دەکرێت هیچ کەسێکیش پێی شەرم نییە ئەم هەموو درۆیەکە یەکەن بەڕاستی بۆیە خۆشەویستانی ئالام ئەحمەد بێحەیایی بۆتە مۆدێل بۆتە باو درۆکەن و لە هاڕێی پێکەنی ئەدەن بەخێرانە نایە بڕاستی جاران درۆکردن شەرمەزاری بوو درۆکردن عەیب بوو ئێستا ئەمانە درۆکردنیان بۆ جێگەی شانازیە کۆمەڵێ میدیای پارتی وێژێتی هەن سەخیفترین و هیچ و پوشترین کەسەکانی کۆمەلگای باشوور بەڕێوەیە دەبن کە بەشی شێریان پێ بڕێ لەم مەیدانی پێچانەوەی درۆ دەلەسە و چاوەشەکاریە ڕوو بە خەڵکی کوردستان عەزیزانی من باشە ڕۆژانە هەزاران درۆی ئاشکرا ئەپێشێتەوە دەکرێت دەرخوازی کۆمەلگا دێت کۆمەلگایەکی زەبوونیان دروست کردووە کە ڕۆژ تا ئێوارەی گوێ لە درۆ بێت باشە SNN تەلەڤیزیۆن و پیجی سایتی بینەر هی قوباتە
باشە خۆشەویستان اینجا ئێستا پلەی ڕنگ کۆباس ژیان چاو لەگەڵ دەیان پێیژی بەدایک و باوک هەمووی هیپافێڵە باشە قوبادیش لە SNNەوە بە خۆی تەلەڤیزیۆنەکەیەوە لە سایتی بینەرەوە هەمووی هینی قوبادی جەلە تاڵەبانیە بە پارەی دزیەکرێت شاناسی لەتیفێ بەنداو دز پەیجەکانی ئەوی سلێمانی مێدیا گەل پرێسی هەیە لەگەڵ چەندین پێیجی تر جگە لە پەیجەکەی هێرۆ کە ئێستا شاناس خۆی بەڕێوەیە بە هەموو شتێکی خۆیەتی نەک هێرۆی تامۆکاگە دنیانیە باشە لەگەڵ دەیان پێیجی زۆری تر هەموو ئەمانە ئەم پەیجانێک کە هەن باشە بە ئێستاوە بە پلێەوە بە ڕەنگەوە بە کۆباسەوە بە ژیانەوە بە چاوەوە بە نازان چیچ و ئەلە بابەتانەوە هەموو ئەمانە ڕۆژ تا ئێوارە ئیش و کاریان جوێندان و سوکاتی و پێچانەوەی درۆیە کە بە پارەی دزی دەرخواردی ئەو کۆمەڵگایەتن ئەمانە پارە وەرەگرن و ئەرچیان پەخشانەوەی درۆیە ڕاستی بە تەواوەتی خۆشەویستانی من خراوەتە ژێر پرسیار و لە خاش دراوە بڕۆن بزانن تاشی کوردی سەرتاپیان لە نیگەرانی و لە خەم و خەفەتە ئەژین سۆشیال میدیا بە هەموو جۆرەکانیەوە ئێستا جێگایەکە وەکو تەواڵێتی وەکو دەرگای تەواتی لاتوە هەر کەس هەڵەسێ بەعرەزی خۆی شتی تیا ئەنووسێ کە هەمووشی ئەمانە سەر بەو دەستگای پارتیویچێتی و ڕێکخراوەکانی ئەوانە باشە تا ئەوەی کە ڕەگی حەقیقەت دەربهێنن درویان کردوتە مۆدێلێکی ئاشکرا تۆ بڕۆ خۆشەویستانی من تەنها لە فەیسبووکە یەک کۆمنت بنووسە لە یەک کاتا سەدان جوێن و سوکاتی بۆ دێت باشە سەدان هەزار پێیج و ئەکاونتی ساختە کراوەتەوە ئازاری خەڵک ئەدەن شەو تا بەیانی ڕۆژ تا ئێوارە هەرچی بنووسی ئیلا لایەنێک یەک ئەداتە بەر جوێن و سوکاتی باشە شاعیر نووسەر چیرۆک نووس هونەرمەند ئەندام پەرلەمان وەزیر و گزیر مامۆسایانی ئاینی بەڕێوەبەرەکان مەکتەب سیاسی حیزبیەکان ژن و کچ و کوڕی ئەم کۆمەڵگای ئێمە زۆربیان خاوەنی ئەکاونتی فیک بە ئاشکرا سەرقاڵی شکاندنی بەرامبەر و بڵاوکردنەوەی درۆ لە ئەسلەکەیشیانەوە گوایە زۆر شەریفن و زۆربەیشیان حاشاکەن ئێمە پێیج و ئەکاونتمان لە فەیسبووکان نیە فەیسبووک بە عەمەل نایە هەمووشیان هەیە سەمع موسەنگاوی هەیەی هەمویان هێنە خۆشەویستەکەن باشە کۆباس و ژیان ئەمانە ئەم کۆباس و ژیانە یەکەیەکە ئەفەردەکانشیان ئەناسن خۆشەویستان ئەمانە پێڵەوە جوودکەری لە هەوری شێرجەنگی بوون مانگانە پارەیان دێوەرەگرت هەرکە کودەتاکە کرا چوونە لای پاڵ ئێستا وەکو ئەوسا سەرقاڵی شکاندنی ئێسکی هەر هەموو کەسێکن حتا بە لاهوری شەو باشە ئەمەیە ئەگەر بەیانی پاڤڵیش نەمێنێ بنمونە ئەمانە ئەبن بە پیاوی ئەوەی کەیەتی دوای پاڤڵیش چونکە ئەمانە کۆمەڵی ئینسانن بەس خەریکی پارە پیاکردن و درۆکردن و ساختە چێتی باشە چەندین کچیان داناوە خۆشەویستان ببورن کە ئاوا قساکەم ئەم کچانە مکیاجیان کردو و جوان و ئاوادایان ناوە ئەمڕۆ بەزانم مەحسوومەخان و شاناسخان و ئەمانە وابوو ئەمانە هەمووشیان شەوانە بۆ ئاخوداخی شۆقەکان و سیتەک و ئالم بابەتان و هی باخەکان شەوانش ڕۆژانش بۆ پێچانەوەی یابراخی درۆکردن بۆ خەڵک تا دەرخواردی خەڵکی بدەن من تێناگەم ئەو عایدانە چۆن کشی خۆن ئەنێن بۆ ناو ساختەچی و خەوری تۆڕیانە بۆ پارە بۆ 500,000 بۆ ملیۆنە دینار بەڕاستی چۆن ئەو کاراکەن کاکە ئێوە نازانەوە خەریکی چین بەڕاستی عیبە بۆ ئێوە بەڕاستی تۆزێ شەرەف بۆ ئینسان باشە کاکە باشە ئێستاش لای پاڤڵ هەمان ڕۆلی کەسیفە بین ئەمانە خۆشەویستە باشە چونکە بۆ بە پارە ئینەکە ئەم دەسەڵاتە سەخیفە ئەمانەی هەمووی هێناوە بەکاریان ئەهێنێ هەر لەبەر ئەوەیشە زۆرجار ئەو شەڕانە هەمووی بێسوودە بەڕاستی باشە سەی ڕوونکردنەوەکەی چۆمانی هەردی بکەن خۆشەویستان ئەوەی ملیۆن دۆلارێک کە بۆ هەمومانی سەلمان کە پارەکان وەرگرتووە داویانە بە فۆتۆکۆپی و کاغەز و تەرجمەی کتێب و معاشی کارمەند و ئەرم قسە قۆڵ و قسە بووچانە باش نییە ئەمەیە کێشەکەی ئێمە کە هەر کەسە بە ناوێکەوە ژیرفانی خۆی پڕەکا بەڕاستی یشێ بە ناوی جێندەرەوە یشێ بە ناوی نازان فڵانفی جوێندەرەوە جوێندەر و جێندەر با بڵێن کە دوشتی جیاوازن من تاقمێک بە جوێن ئەژین تاقمێک بە جێندەر تاقمێک بە کوردایەتی تاقمێک بە نازان فڵانفر باشە ئەمانەیە ئەم هەلپەرستانە کە یەن بەم چەمکانە لەناو کۆمەڵگای ئێمەیە خەریکی پارە پیا کرد باش نییە هیچیشیان نەکردو بۆ مەسەلەی ژن و مەسەلەی مناڵ و هیچ بەڕاستی شتێکیان نەکردووە لە کۆمەڵگای ئێمەیە جا عەزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد ئێستا بووە بە باو لە باشووری کوردستان بووە بە مۆدێل هەر کەسێ هاوڕەگەز باز بێ خەبا دەکات بۆی کە کۆمەڵگەش هاوڕەگەز باز بێ ناچێ بڵێ کاکە تۆ هاوڕەگەز بازی تۆ ژیانی خۆت تا چێکی بیکە و کمشیرێم عالەمە نییە یەتە تەلەڤیزیۆن و یەتە سەر ڕۆژنامەکان و ئێوە کۆمەڵگەش بۆ خۆی لێ بکات باشە لە شفرۆشان شانازی ئەەکەن دەیانەوێ هەموو کۆمەڵگە بکەن بە لە شفرۆش
واتە هەر کەسە لە ڕوانگەی خۆیەوە یەک قسەکە ئەوواکە لە ڕوانگەی ئەخلاقەتی خۆیەوە باشە ئەوەی کە ژنی دووهەمی بەسەر هاتبێ دژی ژنی دووهەمە سوکاتی پێکە دەڵێ هەر یەکەم باش ئەو ژنەی خۆی ژنی بەسەر هاتبێ دەیەوێت بەسەر هەموو ژنەکانی تریشە ژنی دووهەم بهێنرێت چکەلیان بۆ بەعقودە ئەوەی نووسەر و مێدیاکار و قەڵەم فرۆش بێ دەیەوێت هەموو نووسەر و مێدیاکار و قەڵەم بەدەستەکان وەکو خۆیان ببن بە خۆفرۆش و ببن بەخانی باشە بۆیە لێرەوەیە ئەم کۆمەلگای ئێمە بۆ بە فەوزدا خۆشەویستە لێکۆڵینەوە لەسەر هیچ چەمچێک ناکرێت کە خواستی کۆمەلگا بێ بەڕاستی کە کۆمەلگای لێ تێبکە هەر کەسێ لە ڕوانگەی بەژەوەندەکانی خۆیەوە سێکسی بێ یا پارە قسەکەن بە کورتی قسەی من لە ڕۆ خۆشەویستە کۆمەلگای باشووری کوردستان لە ژێستایی پارتیۆچێتیە لە ژێستایی ئەم کشوژنانەیە دووشت باوی هەیە سێکس پارە لەم دوانە بەدەر لە کۆمەلگای باشوورا هیچ شتێکی تر نییە هەموو سیاسەکان هەموو شاعیرەکان هەموو هونەرمەندەکان هەموو نازان ڕۆژنامەنووسەکان هەموو شتێکەکەن لە پێناوی سێکس و پارەیە لەمە بەدەر شتێکی تر نەماوە بەڕاستی بەداخەوە ئەمە واقعی ئەو کۆمەلگای دەمێت سەرانی پارتیوێشێتی خەریکی دزی و تاڵانی و جەردەیی و نەوە دزی و ئەقاچاقچێتین ئەم خەڵکەیە سەرقاڵ کردووە ئەم شتە لاوەکیانەوە بەڕاستی خۆشەویستە باشە ئەم یەکێتی ئەڵێ ئەم حکوومەتەمان بەدڵ نییە خۆشی بۆی دێش کردوێتەوە قوبات دەوام ناکە لەبەرەوەی کە ساڵانێکە لە پارەی نەوت مانگانە 20 ملیۆن دۆلاری لە مەسوور و لە نێچیر و مەسعود بازانی وەرگرتووە ئێستا نایێنێ ئەڵێ من دەوام ناکەم و ناسمەنەوە وەزیران و ئالەم بابەتانەوە بەژەوەندیەکانە بەڕاستی باشە پاڤڕی جەلال تاڵەبانی باش بە حزوری ئێستا کەسی 1500 کەس لەگەڵ منایە پارتی خراپەکەک تاوانکارە دزە و جەردەیە دیکتاتۆرە فاشزمی خێڵەکیە ئازادی لە گرێژنە دەرهێناوە حکومەتۆکەیەکە بۆ خۆی حکومەتەکەتان توورێک هەموو ئەمانە قوبوڵمە کێشەم لەگەڵ ئەمانیە بەڵام وا ساڵێک و چەند مانگە تۆ کودەتات کردووە چی کردووە بە دەڤەری سلێمانی زەحمە نەبێ ئەسڵەن 32 ساڵە یەکێتیەکەی باوکرد چی کردووە بۆ ئەو دەڤەرە پاڤڵی جەلال تاڵەبانی تۆ هەڵدە لە پارتی ئێوە جگەر لە دز و جەردەیی و تەعدا و فەسادی و قاچاقچێتی و داگیرکاری زەوی و بوونە کۆمپانیا چیتان کردووە زەحمە نەبێت بە مانتیق قسە بکەین بەبێ تووڕەبوون بەبێ عاجز بوون تۆ ساڵێکە چیت کردووە پارتی چی نەکردووە کە ئێوە لەوان خراپتان نەکرد بێ زەحمە نەبێت سەدان دەوڵەمەند و خاوەن کۆمپانیات ڕاوناوە بۆ بەغا و هەولێر چونکە سەرانیان لێسەریت دەیان کەس ئێستا لە زیندانەکانی پاڤڕی جەلال تاڵەبانیە لەبەرەوەی داوای پارەیان لێکەیت ئەگەر پارەنێن ئازادیان ناکەیت دەیان کەسی ترێ فڕاند و ئازادی کردوون کە من ئاگام لێیە کە بە ملیار و نیو هەتا 4 ملیار لە خەڵکی سندووە اینجا ئازادی کردوون جاران هەولێر کانگای سەرکوت و دیکتاتۆری بوو سلێمانی جۆرە ئازادی تیا بوو ئێستا سلێمانی و دەوروبەری وەکو کۆریای باکوور وایە لە ژێر سایەی پاڤڕی جەلال تاڵەبانی و تاقمە چەقۆکێش و لات و لوتەکەیە بەڕاستی باشە بەشەر نییە بوێرێ ناوی تۆ قوبات شاناز و کلکەکانی وەکو وەهاب بەرێت و دەچن ئێڕەفێن و تعدای لێکردن و ئەیکوشن باشە تۆ پاڤڵی جەلال تاڵەبانی لەگەڵ وەهاب و ئەمانەیە مرادکانی کوردی و هاوڕێکانیتان تیرۆر کردووە ئاکامی ئیفلیس کردووە هاوکار جافتان لە هەولێرا تیرۆر کردووە هیچ مەکتەب سیاسی و سەرکردایەتێکی شێتی و ئەندامانی ئەنجومەن دەرپێیان لە پێدا نەماوە بەڕووتی ئاواڕووتی کردنەوە جگەر لە خۆت بەشەریان نووزیان لێوە نایە باشە ئەوەی ناوی ئازادی بێ لەو دەڤەرەیان نەماوە پاڤڵ هەرچی نووسەر و ڕەخنەگەر هەیە پاکتاو کراون کەسێ ناتوان قسە بکەن ئەوەتەی سلێمانی هەیە عزیزانی من لە سەردەمی ئینگلیزەکانەوە هەتا سەردەمی زەعیم سدیق هەتا ملازم محسین و ملازم عەلی و ملازم عەلا سلێمانی ڕۆژگاری ئاوا خەفەقان و سەرکوت و ڕەشی بەخۆیەوە نەبینیوە لە ژێر سایەی کوڕەکانی جەلال تاڵەبانی و شەنازی برێ ئەحاشە ئێستا سلێمانی دەڤەرێکە لە دۆزەخ بەڕاستی کۆریای باکوورە لەم ڕۆژانەیە پاڤڵ و وەهاب و ئەوانە 50 کەسیان ناردۆتە سەر شارەوانی چەمچەماڵ هەرچی مەلەفی خان و بەرە هەیە بە کەنتۆرەکەیشەوە فڕاندویان و بدوێنە خۆشەویستە تو شەرەف و وجدانتان لەکوێ دنیا شتی ئاوا هەیە لەکوێ شتی ئاوا ڕوئەدا لەم دنیایە شارەوانیە لە چەمچەماڵە تۆ 50 چەکدار بنێریت بە ئارەزوی خۆی چی مەلەفەیەی خان و مانووی بانی مەقانوانە هەر هەمووی بەرن و بە کەڵەگایی بە کەنتۆرەکە و بژوێزنەوە بیبن لەکوێ دنیا شتی وایە زەحمە نەبێت باشە هەموو هەفتەیەک سەرسەریەکانی دزە تیرۆر و کۆماندۆ دەنێرنە بازاری دۆلارەکە و بازاری پاکەت فرۆشەکان جگەرە فرۆشەکان بەس بۆ ڕفاندنی خەڵک بۆ پارە لە خەڵک سندن
هەموو شەوێ ئێسایش پاوڵ و تاقمەکەی باشە ئارامی نەرمین و ئەمانە هەمویان دەرمانن تلیاگە هێنن دەرمانە هێنن حەبە هێنن قەچاقچێتی ئەەکەن ئەرم بابەتانە ئێستا پاوڵی جەلال تاڵبانی لە دەڤەری سلێمانیە میر غەزەبێکی چنگ خوێناویە جگەل لە دزی و تاڵانی و فڕاندن و تعدانە بێ یەکشی کە نازانێ بەڕاستی لەبەرەوەی حەدیجەکەم لەمە خراپتر بکە بۆی لەوە چاتە ڕستاوی بەڕاستی لەبەرەوەی مێژوی باوکیشی لێتە ڕستاوی بەڕاستی باشە لەسەر و هەموو ئەمەوە هەساوە پیاوەکانی خۆی ئەنێرێ بۆ هۆڵەندا بۆی ئارام ئەحمەد چەقۆباران بکەن لەناو بازاڕەکانە باشە من بەڵگەی یاساییم دەستکەوتووە ئەیشێن بە پۆلیس پاوڵی جەلال تاڵبانی تۆ نە پێناوی چییە ئەو کاراکەی بەڕاستی ڕەخنەم گرتووە لە ئێوە تۆش ڕەخنە بگرە خۆت دەمە هەیە زەحمە نەبێ هەزار لاتوور دێ دەور و بەرایە ئێوەش ڕەخنەم لێ بگرن قسەم کردووە تۆش قسە بکە من نە پیاوم کوشتووەکو تۆ نەفیشەکەم تەقاندوەکو جەنابوو نەدزیشم کردووەکو جەناب بەڕاستی ڕاستیم وتووە و شێشم تەقاندووە باشە بۆیە لێرەوە بە پاوڵەکان و بە بنەماڵی بەزین بە هەموو لایەک ئەڵێم من پاشەکشە ناکەم لەسەر بیر و بۆچوونەکانی خۆ من لە ڕاستی وتن ناکەوم مەگەر ئەو کاتێکە قەترە خوێنم ئەڵژێتە سەرزەوی لەمە بەدەر ئەزان کەی بێدەنگە بن پارتی وێشێتی باشە کەی ئێوە وەکو پارتی وەکو یەکێتیەکەتان واستان لە خیانەت لە دزی و کورفرۆشی هێنا کەی واستان لە قاچاقچێتی هێنا کە دوورکەوتنەوە لە دزی و جەردەیی و پارەی میلەت و نیشیمان دزی کە ئازادیەکان پێشێن نەکەن کەس لەسەر ڕەخنە زیندانی نەکرێت و نەکوژێ مافەکانی ژنان دەڵێن پارێزراوە بێ خوێندکاران کە داوای مافەکانی خۆیان نەکەن و دێنە سەر شەقام پیاوەکانتان نەنێرن تێڵابارانیان کەن و بیان ڕفێن و بیان کوژن و ئازاریان بدەن بەڕاستی باشە کە کوردستان نەبێتە مۆڵگای میت و ئیطلاعات و تیلۆر و ئالەم بابەتانە پاڤڵجیان تۆ لە ماوەی یەک ساڵە دەدانە کوردی باکووری کوردستانی ڕۆژئاوا تیلۆر کردو لە سلێمانی کاکە لە سلێمانی و کەلارە هەمووی تۆ تیلۆری کردن ئەو دەنەفەریش ئەوانەی کە سەر بە پەکەکە و سەر بە پەیدا بوون لە ڕۆژئاوای کوردستان هەمووشی بۆ میت کردو پاڤڵ جەلال تاڵبانی باشە هەر کاتێ لەو کۆمەڵگایە کە تعدا لە خەڵک نەکەن فێری ئەخلاق ببن فێری تەربیەت ببن منش بێدەنگە بن بەڕاستی ئەو کاتێک کە دیندار و بێدین ڕەش و سپی هەموو بیر و باوەڕەکان لەو وڵاتی ئێمەیە جێگەی بێتەوە باشە کە گیانی لێبوردەی و ڕۆحی بەیەکەوە ژیان ڕۆحی ڕاستی حەقیقات ڕۆحی گفتوگۆکردن بەبێ دڵێشان و یەکتشکاندن لەو کۆمەڵگایە بێ بە مۆدێلێکی باڵا و هەمووی ئیجێ ئەو مۆزوعانەکە باشە کاتێکە ئەم هەموو فشە قەبزە نووس و ڕۆژنامە و ساختە چییە پارەیان بۆ هەڵ نەڕێژن ڕۆژ تا بەیانی خەڵکی درۆکردن و سوکایتن بەم عالەمە بۆیە پاڤڵجیان تۆ گەمژەیت بڕۆ مێژوو بخوێنەوە کوان دیکتاتۆرەکان ئەو دیکتاتۆرە زەبەلاحانەی کە سەیانی وەکو تۆ پوشش نەبوون لە چاویانە کوا چاوسیسکۆ کوا فیرعەونەکەی بەغا کوا شاو ساواک و فڵان و فیساکان لە تارانە مەگەر هەموویان نەشنە زەبڵتان ئەی کوا سامانەکانیان هەمووی دەستی بەسەرا گیرا هەمووی تاڵانی کرا هەمووشی خۆنا بەڕاستی تۆ بۆ کوێ چیت باشینە سەر کۆمەڵی قسە باس زوو تاوایەکەن خەمتانە بێ ئەم قسە باسانیش ما بابێتاویکە عزیزان دیموکراسی وەکو درۆیشی گەورەی مێژووی سەرمایەداری لە 100 ساڵی ڕابردووە ئیتر سەدەمی بەسەر چۆتە ڕاستیە ئیتر کەسی پێ ناخەڵەتی ئەم مەسەی دیموکراسی باشە ئەوەی لە ئەوروپا هەیە لە دوای 26 ساڵ ژیان لەم ئەوروپایە گەیشومەتە ئەو باوەڕە کە ئەو سیستەمێک کە لە ئەوروپایە هەیە سیستەمێکی کۆیلی مۆدێرنەیە لە ئاسی ئەوروپادا بەڕاستی لە ئەوروپایە چواشت هەیە بیکە کێشە دەیتر هەمیشە کار و تەواو بەدیهێنانی ژێنێکی سەگانە تەواو دووهەم چی ئەڵێ بڵێ بەس لەو چوارچێوێ دەرنەچێ کە خۆیان دایانەوە سێکسکە و بیە بە دڵی خۆت لە ئەوروپایە مەشروب خۆت تریاک بکێشە حەشیش بکێشە بە دڵی خۆت باشە ئەمانە بکە هەمووی ئازادە دێ ئەمانە چییە کوێی میمە زەحمەت نەبێ بڕۆ سەیری سویدکەن کە علەسا لوتکەی دیموکراسیەتیە چۆن کوردانی باکوور ئەگرێتەوە ئەگرێتەوە بۆ تورکیا هەمووتان بینیتان چۆن ئۆجەلان هەموو ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل وەریان نەگرت و دوایی لە زیندانی ئیمرانی دائێننا باشە ئەوروپا $1 ملیۆن ئا بە ئێوە 100 ملیۆن ئەدزێت ئەوروپا قاعدەیەکی هەیە 1 کیلۆ ترێبا بە هەر کەسێ ئەبێ 5 کیلۆ شەرابی لێ بگوشێ بەگیان نادەتێ بەڕاستی هۆڵەندیەکان قسەیەکیان هەیە ئەڵێن ئەگەر ئیرۆیەکی دۆزیەوە ئەوەی ئێمە نییە واتە ئیرۆکەش ون ناکە باشە بۆیە ئەوان ئەو پارانەیە ئەدەن بۆ ئەوەی هەموو شتێک نۆرماڵ بکەنەوە
ئەوە بۆ پەرەپێدانی فەسادی و بێڕەوشتیە کە ئەو پارانە ئەبەخشنەوە نەک لە پێناوی ئینسانیەت و لە پێناوی مافی مرۆڤ و ئادەم بابەتانە یان لە پێناوی ژنە. باشە ئەوەی پێی وایە ئەوروپا مرۆڤ دۆستە وە کاری مرۆڤانەیەکە جگەر لە گەمژەیەک هیچی تر نییە بەڕاستی چەندها تەوهمی هەیە بە زیق و باق و بیخەکەی ئەوروپا و لە واقعەکەیان ناشی. باشە $1 ئەم ئەوروپا و ئەمریکایە لە ڕێگای مرۆڤ دۆسیە خەرج ناکا قسەی قۆڕە ئیلا شتێ لە پشتیەوە هەیە جا ئەو شتە هەرچێک بێت بەڕاستی. باشە و هەمووشی وەکو هەیە یاریشی مەخابراتیان هەیە. باشە عەزیزانی من لێرە لەم ئەوروپایە مەسەلەی هاوڕەگەزخوازی نەفرەت لێکراوە خۆشەویستانی من بە چاوی خۆم لە تیڤیەکانەوە شەوانە ئەبینم کە پیاەک ئەزانەیە کوڕەکەی هۆمۆیە چۆن دەسەکا بەگریانە تیڤیەکەوە. باشە چۆن ئەگری دەیان جار من ئەمانە بینوێ بەڕاستی کاتێک کە کوڕێک ئەچێ ڕەگەزی خۆی ئەگۆڕێ بەژن ئەو باوکە چۆن لەسەر تیڤە ئاوا لەرزی و گریاوە کە کوڕەکەی تووشی ئەو کارەسەتی ئاوا بۆ ئاوا بیرکاتەوە. باشە ئەمانم بە چاوی خۆم هەمووی بینیوە ئەوەشی کە لە هۆڵندا و ئەوروپا ژیاوێ ئەزانەیە کەم لە قسەکانم ڕاستە بەڕاستی. باشە عەزیزانی من لەم هۆڵندای و ئەوروپایش بەڕێزەوە سێری هۆمۆکان ناکرێت بابەتە سەیری لێزبیانەکان ناکرێت حەقیان نییە بەسەریانەوە بەڵام ڕێزیان ناگرن لە حەقیقەتە ئەو باش ئەو ڕاستی بزانن هەر کەسێک لە کوردستان ئەوتی لە ئەوروپا هۆمۆکان ڕێزیان لێگیرێ و ئەوە قسەی قۆڕە بۆیە ئەمانش پارە ئەدەن هەوڵ ئەدەن دەسەڵات کە ئەم شتانە ناو کۆمەلگا ئاساییکەنەوە کە تا ئێستا لە ئەوروپا ئاسایی نەبووتەوە ئەبێت چۆن لە کوردستانە ئەمانە ئاسایی بێتەوە. باشە لەناو خێزانەکانە ئەم شتانە ئاسایی بکەنەوە بەڵام بەڕاستی سەرکەوتوو نابن عەزیزانی من بە هیچ سەرکەوتوو نابن. من ئەمە بۆ چۆمانخان و بۆ هەموو ئەوانە ئەڵێن من لە ئێوە مرۆڤ دۆستترم بەڕاستی بەڵام ئەمانە هەمووی واقعە. باشە ئەبێ هەمووتان ئەوە بزانن خۆت بکە بەژن بیکە خۆ دەکەیت بە پیا و بیکە ئەمە ئازادیەکانە خۆشەویستان. هەتا ئەوانەیشی کە کێشەی هۆرمۆنیان هەیە و ڕەگەزی خۆیان ئەگۆڕن ناتوانن بیرکردنەوەی ژنێتیان یا بیرکردنەوەی پیاوەتی خۆیان بگۆڕن. باشە هەتا زۆر جاران من لێرە ژن ئەناسم کە خۆی کردەوە بە پیاو باش نییە ئەفو پیاوە کە خۆی کردەوە بە ژن ناتوانێت بیرکردنەوەی پیاوانەکەی بگۆڕێ هەتا ڕێگا ڕۆشنەکەی پیاوانەیە کە ئەڕوا بە ڕێگایە ژنانە نییە چونکە ڕەوتی ژن جیاوازە ڕەوتی پیاویش جیاوازە بەڕاستی پیاوەکە توانیوێتی خۆی کا بەژن لە کۆمەڵێ مازعا باشە وەکو جەستەوانە بەڵام هەتا ڕێگا ڕۆشنەکەشی هەر پیاوە نەماوەتەوە. باشە ئەمانە هەمووی حەقیقەتی خۆشەویستانی باشە ئەمە ڕاستیە هەرچێک لەماناکەی بیکە لەم ئەوروپایە بەس گرنگەوەیە بەرژەوەندی ئابوور و سیاسەکان نەکەوێتە خەتەرەوەی کێشەیان نییە. ئەوانەی کە لەم هۆڵندایە سەرقاڵی هاوڕەگەز بازین عەزیزانی من دیسکۆ و باڕەکانیشیان جیاوازە هەموو کەسێ بۆ ناچێت. باشە تایبەتە بە خۆیان لە زۆر شاری ئەم هۆڵندایە دیسکۆ هەیە تایبەتە بە هۆمۆکان بە نێربازەکان بەس خۆیان ئەچن کەسێکە ناچێت بەلایە ڕاستی پێی عەیبە لە ڕاستیە بڕوا بۆ ئەوێ ئەگەر خۆی ئەوە نەبێت جیا کراوەتەوە خەڵکی ئەوروپا تێکەڵاوی ئەمانە ناکەن لە ڕاستیە. باشە ئێستا من دراوسەکەم ئەوە بێ حەقم نییە بەسەریەوە. باشە بێڕێزی پێ ناکەم بەڵام لام نۆرماڵ نییە من تێکەڵاوی ناکەم بەڕاستی تێکەڵاوی ناکەم من نایڵم هۆمەیەک بێتە ماڵەکەم لەگەم نادابنیشە ڕەفاقەتی بکەم من نایکەم بەڵام حەقم بەسەریەوە نییە. لە ئەوروپا شەهر بە هەمان شکڵە ژنێک سۆزانی لەشی خۆی فڕۆشێ دراوسێتە بۆ نمونە تۆ حەق نییە بەسەریەوە بێڕێژی پێ ناکەیت ئەڵێ مشکلی خۆیەتی بە نمونە باشە بەڵام نایکەی بەڕەفێک لەگە خۆتە نایکەیت. بۆیە عەزیزانی من سێکس زاراوەیەکی فیزیکی یا بایۆلۆژیە ئاماژەیە بۆ جیاوازی بایۆلۆژی نێوان ژن و پیاو ئەمەش پەیوەندی بەو جیاوازیە جەستەییەوە هەیە کە کەسێک لەگەڵیدا لە دایک ئەبێت جایتر ئەندامی زاوزێ هۆرمۆنەکان کرۆمۆسۆکان هەموو ئەمان و هەتا دوایی. عەزیزان ئێستا پرسی ئەوەش هەیە کە لە تۆمارکردنی ڕەگەزە لەسەر ناسنامە ئەمە نەمێنێ ئەوە نەمێنێ مزەکەر و موئەنەس ئەمە پیا و ئەمە ژن و ئادەم بابەتانەیە. بۆیە پرسیارەکەی ئارام ئەحمەد ئەوەیە لە هەموو ئەمانە ئایا ڕەگەز لە مێشکایە ئایا ئەتوانی لە یەک کاتە وەک دێر یا وەکو مێ بیر بکەیتەوە لە یەک کاتە هەم نێرانە بیر بکەیتەوە و هەم مێیانە بیر بکەیتەوە. جێندەرکویر هەیە وەکو پیاوێک کە جلوبەرگی ژنانە لەبەرەکە ئایا کۆمەلگای ڕۆژهەڵاتی بە کوردستانیشەوە ڕێگە ئەدا ڕەگەزی سێ هەم دروست بکرێ؟ باشە
کە من خۆم ناو ڕەگەزی سێ کە ئەڵێم ڕەگەزی سێ قەسم دروستکردنی ڕەگەزی سێ واتە نەنێر نەمێ شتێک لە بینی هەردووشیانە باشە پرسیارەکە ئاوا بکەینەوە چی پیاوەکە بە پیاو بەنێر ئەی چی ژنەکە بە ژن بەمێ تۆ ئەکرێ پۆشاکی پیاوانە لە بەرکەیت و ژن بیت یا ژن بیت و پۆشاکی پیاوان لە بەرکەیت بەڵام ئایا ژن وەک پیاو پیان پیاو وەک ژن بەڕاستی بیرەکاتەوە ئێستا بە نمونەیەکی سادە بێنمەوە من ئارام ئەحمەدم تۆ ئەتوانی پێسی من بگۆڕیت بکە بە پێسێکی ژنانە ئەتوانی ڕوخسایشم بگۆڕیت ئەتوانی ئەندامی نێرینە سنگم هەموو ئەمانم بکەی بەهێنی ئافرەت بەڵام ئایا ئەتوانی بیرکردنەوەی پیاوانم بگۆڕی بیکەی بە بیرکردنەوەی ژنانە ها یان تەنها لاسایی ئەەکەمەوە لاساییکردنەوەیکی ناشرین و نەشیاو ئەمانە پرسیارن هەموو تاژیشی ئەو کۆمەڵگەیە ئەبێن پرسیان دەخۆی بکە بەڕاستی خۆشەویستانی من کتێبی سێکسی دووهەم لە نووسینی سیمۆن دی بۆڤوار باز لە پێگەی ژنانەکە باشە بەم مانایە کە ئەو باسێکە سێکسیزم بریتیە لە جیاکاری لە سەرات بنەمای ڕەگەز یان تەرخانکردنی ڕۆڵێکی دیاری کراوە بۆ کەسێ تەنها لەسەر بنەمای ڕەگەزەکەی باشە بۆیە عەزیزانی من ئەمەوێ لەسەر مەسەلەی دوو قسەی لەسەر جێندەرکەم و ماڵاویتان لێ بکەم زاراوەی جێندەر لە زمانی ئینگلیزیەوە هاتووە لەوێدا واتە لە بنەڕەتدا بە واتای ڕەگەزیش دێت چونکە من ئاگام لێیە هیچێک لەمانە بۆ کۆمەلگەی باشووی ڕوون نەکردوێتەوە بۆیە ئیسلامیە ئەلمانیا فڵانە فڵانە هەرێکە لە ئاشەی خوێنێ واتە دراسەیەکی گشتی نییە لەسەر ئەم مۆسوعە لە ئێسادا لە مەسەلەی ڕەگەزی زیاتر مانایکی فراوانتری هەیە چ لە زمانی ئینگلیزی و چ لە زمانی هۆڵندیا ڕەگەز بە پێچەوانەی ڕەگەز و ڕەگەزەوە ئاماژەیە بۆ تایبەتمەندیە بەیالۆژیەکان بەڵکو ئاماژەیە بۆ تایبەتمەندیە کۆمەڵایەتی و کەلتوری و دەرونیەکان پێیوەست بە یەک ڕەگەزی معەنەوە ڕەگەزی دیاری کراوە بۆیە ڕەگەز ئەتوانێت ئەو شتانە لە خۆ بگرێ کە بە شێوەیەکی نەریتی وەک پیاوانە و ژنانە سید دەکرێت بەڵام هەموو شتێکی نێوانیان ڕۆژنامەنووسێک لیزا پێترێس شتێکی وایە ناوەکەی بەم شێوەیە کورتیەکاتەوە لە قسەیەکە ئەڵێ سێکس لە نێوان قاچەکانەیە بەڵام ڕەگەز لە نێوان گوێشکەکانەیە باشە شێوازی دەربڕینی ڕەگەزەکە هەم توخمی پیاوانەیە و هەم توخمی مێنەیە کە تێیدا وجودی هەیە باشە لە دواییە سەلمێنراوە قسەکەی سەرەوەی من کە باسم کە هەرکەسە ڕوانگەی خۆیەوە قساکەم سەلمێنراوە کە ئەم نووسەرە بە ئاشکرا گومانی لە ڕەگەزی خۆی هەبووە کە ئەویستێتی کۆمەلگاوکو خۆی لێ بکات بێ ئەوەی بیر بکاتەوە کە خەڵکانێکی زۆر هەیە گومانیان لە ڕەگەزی خۆی نییە کە زۆری نەن لە کۆمەلگای بەشەریە پیاوە یا ژنە سەر من پیاوم فڵانکە ژنە ئەو پیاوانی گومانمان لە ڕەگەزی خۆمان نییە بۆیە ڕەگەز لە ئاوێتەکانە باو ئاساییە باش نییە جیاوازی ڕەگەزی سوزانم هزار نوع جیاوازی لە بینی ئینسانەکە هەیە ئەمانە 50 ساڵە لە ئەوروپا ئەم ئیدعایە ناکەن عەزیزان باوەڕتانە بێ ژنان لە ئەوروپا کۆیلەیەکن بەتمانەی کەلیمە کۆیلەن ژنانی ئەم ئەوروپایە خۆشەویستە بچووکترین مافیان نییە سێکس و مەشروب ئەوە نەبێت باشە بۆیە یەکسانی جێندەری ئەبێ ئاوا ببینن کە واتە یەکسانی لە بەردەمی یاسایە واتە مامەڵەی یەکسان لە بینی نێر و لە بینی مێ و لە بینی ئەمانەیە واتە مامەڵەی یەکسان لە بینی ڕەگەزەکانە واتە مامەڵەی یەکسان لە بینی ناسنامە ڕەگەزیەکانی ئینسانەکانە ئیتر بۆچی ئێوە دائەنیشن ناتوان ئەمەش بە کۆمەڵگای ئێمە بناسیێن کە یەکسانی جێندەری چ معنایەکی هەیە و یعنی چی بۆچی نازانن کە نایزانن خۆتوان کاکە خۆسە ئەتوانین دەیان بابەت لە هۆڵندیەوە تەرجمەکەین کاکە لە ئینگلیزی تەرجمەکەین لە فەڕەنسیەوە تەرجمانیکەین خۆ نەبێت دەستمان ئاوەڵایە بۆ هەموو ئەوانە بەڕاستی بەڵام ئێوە لەسەر ئەم مەسەلەی ژن و فڵان و جێندەر و نازانم فێمینیست و ئەنە باتەنە پارە پیاکەن بۆ خۆتان و خۆتان دەوڵەمەنەکەن تەواو شتێکی تر نییە بۆیە من ئەو کورتەیم بۆ باسکردن و ئیتر بەخواتان ئەسپێرم و هیوادارم کە زۆر باش بن خۆشەویستانی بن و سەد بارە یەکەمەوە ئەو مۆزوعانە لە ئەوروپایشە جێگەی هین نییە جێگەی ڕێز نییە بەڕاستی ئەوە تاکید بنەک هەر کەسێ درۆی بۆ ئێوە کەن لە ئەوروپا ئەوە هەیە ئەوە درۆکە بەڕاستی هەتا کابرا کە هۆمۆیە لە ئەوروپایە لە هۆڵندایە کە ئەیبینی مکیاجی ئاوای کردو کە بەلاتە ئەڕۆ تەز بە شەرمەزاریەکە عین تەریخە بێتەوە خۆی بەڕاستی چونکە کۆمەلگا وەری نەگرتووە لاحقیقەت وەری نەگرتووە خۆی من بەخواتان ئەسپێرم خۆشەویستانی من شەو شۆگارێکی خۆش بۆ ئێوە بدنووسە شۆڕی بۆ پارتی وێچێتی خواتان لەگەڵ عەزیزان